توێژینەوەکان ئەڵێن لە هەرێمی کوردستان ئەگەر کەسێک پارەی زیادی هەبێت تەنها سێ پلانی هەیە لەوە زیاتر نییە یانە یا بە زەوی یانە یا بە خانوو یانە یا باڵتون دەفتەرونیەکەم بەس بە سیارە زەرر کرد هەتا عەمەر بزندووە دەست خۆمە گاس لەبەرەوەی ئێستا بەو شێوەیە پێیان ناویە چینە مۆڵێک پارچەیەکم بەدڵ بوو لەبەر حەزەکە کڕیم بەس دوایەوە پەشیمان بووم لەبەروی لە ناو بازاڕ بینیم هەرزانتر بوو خەڵکی سلەیمانی بەگشتی پارە زۆر لە چیا سەرف دەکەن خەڵکی سلێمانی نەوسنە حەزی لە خواردنە لە سڵای هەفتای پێنجی بۆ خواردن و بۆ سکی خۆیان سەرف گوتم وەڵڵی ئامادەمە دەستە سڕەشی ڕابێخ بەس داکم سابیت بەس داکم سابیت چەندی پێدەی بەم خێدانە نرخەکەی 9250 دینارن ژنەکە زیاتر معاملەی دەکەن ئەزەلامیشی معاملەی دەکەن وەڵڵا زەلامی زاروێ دەرێکاکە بە 3 ڕوبعشی کاکە دەمە ڕوبعە چییە هەدەنێ وڵە تەبیعەتم وایە دەم زۆر احتیاجی ئاسایی چ لە گۆڕینیە قەرز بۆ وەبەرهێنان باشە قەرز بۆ ئیستیهلاک و بەکارهێنان باش نییە بەعام کەسێکە ناسم کاتێک کە داهاتی مانگانی 700,000 بوو لە نوێی مانگەوەی وت پارەم پێنەماوە بەشم ناکات دوای چەند ساڵێک کە پارەکەی گەیشتە نزیکەی 2 میلیۆن هەمان قسەی کرد لە نوێی مانگەوەی وت پارەم پێنەماوە و ئەم پارەیە بەشم ناکات زۆرینەی خەڵکی تری جوان چونکە دەوترێت هەتاوەکو داهاتەکەت زیاد بکات چوار هێندە ئارەزوەکانت بۆ کڕینی شتەکانی ڕۆژانە زیاتر دەکات جا ئەمە خۆ کێشەکە کێشەیەکی بیرکاری نیە بەڵکو کێشەیەکی دەرونی و کێشەی نەبوونی پلانی داهاتە هۆشیاری دارایی پێدەوترێت چونکە زۆرینەی ئێمە پارەکانمان سەرف دەکەین لە چێشخانە گرانبەهاکان جلوبەرگی مارکە ئەو شتانەی کە پێداویستی نین بەڵکو حەزن کە بەداخەوە زۆرینەشیان بەو مەبەستەیە بە خەڵک بڵین ئێمەش دەتوانین لە فڵان شوێن بین و ئێمەش دەتوانین هەمان ئەو شتانەمان هەبێت کە کەسانی دیکە هەیەە لە بەرنامەی کورسی خەڵک ئەم ڕۆمەدۆدا چوونەکەین بزانین کێشەکە چییە چارەسەرەکەشی چییە من وەکو کچێک هیچ پلانێکی داراییم نییە کە بزانم ئەم مانگە بەم شتانەوە سەرفیەکەم بەڵام بەپێی ئەوەی کە پێویستمە ئەزانم چی ئەکڕم ئەزانم بۆ ئەم مانگە چەند شتم پێویستە و ئەبێت لە چ بوارێکەیە زیاتر سەرفی بکەم لەوانەیە بە 2 مانگ 3 مانگ جارێک پێویستم بە هەنێ پێداویستی بێت کە بۆ جوانکاری بەکارێت بەڵام لەوانەیە بە 3 مانگ جارێک پێویستکە بڕەپارەیەکی تایبەت دابین بکەم بۆ مەوادەکانی کە تایبەتە بە قژم چونکە من وەکو کچێک زیاتر گرنگی بە قژمەیە و هەنێک بابەتی تر هەیە کە لە ژیانما پێویست بکات چاوەڕێ بکەم سەبرم هەبێت لە بەرەوەی داشکانێکی تایبەتی لەسەر بکرێت چونکە هەموو شتێک شایانی ئەوە نییە بڕەپارەیەکی زۆری پێبم بە تایبەتی جلوبەرێک چونکە مدەیەکە و تەواو بەکار نایەت لەبەر ناکرێت پێویست ناکا وەکو چاولێکەری لەگەڵ هەنێکە ساکاوتم ئەو هەیەی منیش هەم بێت جلوبەرێک ئەگەر مارکەش نەبێت زۆر ئاساییە چونکە ئێمە هەوڵمان بە پارچەیەکەوە لە دایکبووین و پارچەیەکیشەوە ئەڕۆینەوانێ پێویست ناکات جلوبەرگێکی ئەوە گران بەها لەبەر بکەین کە پارێکی زۆری تیا سەرف بکەین و دوایەوەش فڕی بین و بۆن منە هەر ئەو پەڕی 2 مانگ 3 مانگ لەبەرەکرێت دوایەوە لە مۆدی نەما کە مۆدی نەما من چی لەبەر بکەم چینە مۆڵێک پارچەیەکم بەدڵ بوو ینی زۆرم حەز لێ بوو لەبەر حەزەکە کڕیم بەس دوایەوە پەشیمان بووم لەبەروی لە ناو بازاڕ بینیم هەرزانتر بوو ینی زۆر خەفەتم لێ خوارد دوایەوەش لەبەرم نەکردەوە لە داخە هەر لام لە ناومە کاتی خۆی دوای پرۆسی 2003 بەماجێ 5 سیارم کڕی بە یەک مانگ 5 سیارم کڕی پارێکی خیالی هاتە دەستمان پارەکەش چۆن بڵێ وەکو شێوەی وەرەسەوا بوو زۆر بوو عادەتەن ئینسان لە فەقیریەوە پێ بگا تۆزێ چۆن بڵێ تاوەدا بەڵام لە ئەساسەوە بە بەرنامەی هات بە سەرمایەداری دائیمەن لەسەر خەتا
دەفتەرونیەکەم بەس بە سیارە زەرر کرد ئیتر دوای کاتی ئاگادارەوە بووم ئیتر ئەوە حکایەتە دائما ئینسان بەرنامە شتێکی گرنگە لە حیاتی ئینسانە هەتا عەمەل بزندووە دەست خۆمە گاس لەبەرەوەی ئێستا بەو شێوەیە پێیان نابێ خوای گەورە جارێ دوان سێ ئەیدا عەبدەکەی ئیتر سەر چوارەی کە زانی نەیزانی بەکاری بێنێ دەڵێ مە خابیری نێ لێی سەردەوە من ناوم هاوکارە تەمەنم 26 ساڵە من پێشتر لە ئەوروپا بووم بۆن لە وڵاتی ئەڵمانیا بووم لەوێ کارمە کرد پارەکانم کۆوە کردەوەی تر دواتر خەرجمەکرد بۆ بشێوی ژیانی خۆم لەوێت و هەنێکیشم تەرخانەگر بۆ ژێرخانێکی ئابووری بۆ خۆم دروستکەم بۆی کەسبەی چۆن بڵێ هەمانێ بێنە وڵاتی خۆمان ڕۆژێک کە هاتینەوێرە چۆن بڵێ ژێرخانێکمان هەبێ بۆ خۆمان و بتوانین کاروباری خۆمانی پێ بەڕێوەکەین لێرە زیاتر هەوڵێم ئەم پارانی کە دەست مەگەوێت چۆن بڵێ لە شتێکی تایبەتە خەرجیگەم ئەوە نییە چۆن بڵێ بە پێنج لە قابڵاوی گەمەوە بۆن منە ڕۆژێکی ئاڵام هەیە بتوان بێمە دەرەوە یان بێرزدەیەکم هەیە بتوان بێمە دەرەوە چۆن بڵێ بەم شێوێت پارتێکی خۆش بەسەر ببم یان سەفەرێکە خی گەورە بە شێوازێک تاقی کردینەوە بەڕاستی قرس بوو لە ساڵی 2017 دایکم بەڕەحمەت بیتن لەگە مردی هەمولایەکی تووشی نەخۆشێکی دەگمەم بوو بەرهەمی 25 ساڵ بەر لە ئێستا بوو خڕمان کردبووە باوکم خڕی کردبووە ئیدی کە ئەو وەزاشمان هاتە پێشەی هەموو شتێکمان وەلانە زیاد لە 30 دەفتەرمان لێدا ئەلحەمدوللا ئێستاش بە خۆم بە سەرکەوتوو دەزانم و باوکشم بە سەرکەوتوو دەزانم کە توانی خلالی ئەو 8 ساڵ و 11 مانگەی بەبێ ئەوەی 1,250 لە یەک کەسی وەرگین ئاخە حونەرە بەڕاستی ئیمتیحانێکی زۆر گەورەیە بای ئەوەندەمان دانایە کە لێ بدەین و ئەگەر لێژ تەواویش بوو بەخوای گوتم ئامادەمە ئەو جلکەی بەری خۆم بیفرۆشم لۆ دایکم گوتی ئەوە حیلاجە گوتم حیلاجش کەشەیە گوتیان گوتم وەڵی ئامادەمە دەستە سڕەشی ڕابێخ بەس داکم چابی من زیاتر بۆ خۆم زیاتر فۆکەس دەکەمە سەر ویستەکان نەک خواستەکان خواستەکان دەکرێت بەیانی بی دەکرێت دوو بەیانی بی بەڵام ویستەکان ئێستا کە چییە پێویستیمان بە چییە پرایۆرەتیەکان پێویستی ژمارە 1 و 2 3 و 4 و 5 و پێویستمان بە شتێک نییە و پارەشمان بۆی دانا و ئامادەین و پارەشی بۆ تەرخان دەکەین بەڵام جارێ هیچ پێویستمان پێ نییە لە دوای تەمەنی 25 ساڵیەوە دەبێت ڤژنێک هەبێ ڤژن ینی با بڵێن تێڕوانینێک هەبێ بۆ دوای 10 ساڵی تر تۆ دەبێ ببیەتی دەتەوێت چیت پێ بگوترێ دوای 10 ساڵ یان 5 ساڵ یان 15 ساڵ ئەجا لە بەگوێرەی ئەوەوە پارە یان با بڵێن خەرجی بۆ دابیندرێ بەڵام کێشەکە لەوەیە خەڵکی ئێرە هەتا ئێستا نەگەیشتوتە ئەو ڕادەیە کە دوای 5 ساڵی تر پێ بڵێ دەتەوێت چیت پێ بڵێن نازانێت دەڵە وەڵا نازانم چیم پێ دەگوترێ هەر ڕۆژانە دەژی و خەرجەکە و بەڵام باشترین ڕێگە ئەوەیە بە جێرەی ڤژن پلانی دارایی دابدرێ بۆی بگێ هۆشیاری دارایی. نرخی 1 کیلۆ قاوەی ئاسایی بە نمونە و ئێسپرسۆیی کە لامە کیلوی 20 دۆلارێکە کە بە نزیکەی و لەسەر خاوەنی ئەو کافتریایانەی کە لێرە دەیفرۆشن بۆ هەر کوپێک نزیکی 20 بۆ 25 سنت ئەکەوێت لەسەریان بەڵام بەتەنها ئێمە لێرە پارەی ئەم قاوەیە ناین بەڵکو پارەی خزمەت گوزارەکە دەین پارەی ئەو شوێنە جوگرافیایی کە لی دانیشتین تەنانەش ئەوە دەوەرە بینێت کە ئەو قاوەی منەی خۆم سەر بە چ براندێکە و تا چەندێک ناوبانگی هەیە ئەگەر لێرە من قاوەیەک بە 6 بۆ 7 دۆلار بخۆم لە شوێنی دیکە بە چەند دەستم دەکەوێت بۆچی لە هەندێک شوێنی تر زۆر هەرزانترە لە کاتێکدا هەمووان دەیانەوێت قازانجی زیاتر بکەن. هەست بە هیچ جیاوازیەک ناکەم لە تاوەی قاوەکەی پێشوو لەگەڵ قاوەکەی ئێرە بەڵام ئەوەی کە بۆ من جیاوازیە
ئەو شوێنەیە کە ئێرە لەنێو بازارە وەروان نرخەکەیکتی کە نزیکەی 1500 دینارێک دەبێت نرخێکی هەرزان بەڵام شوێنەکەی شوێنێکی ئاساییە کەوتو تۆستەر ئەوەی کە ئاخۆ من بۆ تامی قاوەکە هاتووم یاخود بۆ گرتنی وێنەیەک بۆ سوشال میدیاکەم ئەوەیان بڕیار دەدات کە من لە سەردەمی ئەمڕۆدا لەکوێ قاوەکەم بخۆم. وەک توێژەرێک ئەوە ڕاستە دەخیلە دابنێ شتێکی باش یان شتێکی خراپە چ ساڵێکەوە زۆر گونجاوە بووی مناڵ فێرکەی پاشەکەوتی هەبێت لە پارەکە باشترین تەمەەن بۆ ئەوەی کە منداڵ ئەدای ژیانکردن و باری دارایی خودی خۆی بکە دەغی لە دانان هەنگاوێکی باشە ئەم مناڵە ڕەزیل ناکات زۆر کات لە کۆمەلگا ئەڵێ مناڵەکە نامناڵێکی زۆر گیر دەرەچێت نەخێر بە پێچوانەوە مناڵێک دەرەچێت کە ئەتوانێت خۆی بەڕێوە بەرێت سەرتەری ژیان بگرێتە دەستی خۆیەوە بتوانێت ئەدای خۆی بکات لەوانەیە بەو پارەی کە دای ناوەکۆی کردوێتەوە لە ناو دەخیلەکەی ئەگەر تۆ بۆ نمونە هەفتانە بڕێک 250 تێبکەی 250 دینار یا خۆت 1000 دینار ئەمە وا لە مناڵەکە ئەکا کە دواتر شتێکی پێ بکرێت بەس لای ئێمە ناگاتە مەرحەلەی دەخیلەکە حەزی لە پاسکیلەکەی چێ بۆ یەکڕە حەزی لە بووکێکا بۆ یەکڕە ینی پارێکی زۆریشی بۆ پێیە مەزەرری لێیە ئەخە خۆی گرفتەکە لەم کاتەوە دەست پێەکە کاتێک مناڵەکە کە لە تەمەنی دایانگایە هەموو شتەکانی ئەخەیتە بەردەست لە پێداویستیەکان تر نابینێت لەوەی کە ئەم مناڵە خۆی بزانێت حەزی لە چییە لەوەی کە بۆ نمونە لە تەمەنەکانی ترا ساری بۆ بکڕن یا خۆت ژوورێکی نووسنی بۆ بکڕن هەر پێداویستەکە خۆی حەزی بێ بانگا و بانگا بێ بۆی کە گەورە بوو داوای هەموو شتێک نەکا بە ئاسانی بێتە دەستی ئەمەش دوجار لە قازانجی خۆیان نەک لە بەرەوەی کە بڵێ دایک واکەکە ڕزیلکان کەم تەرخەمی نییە خەڵکی سلێمانی بەگشتی پارە زۆر لە چیا سەرفەکەن خەڵکی سلێمانی نەوسنە حەزی لە خواردنە لە سای هەفتای پێنجی بۆ خواردن و بۆ سکی خۆیان سەرفەکەن خواردنی خۆش تەعاندی خواردنی بەلەزە زیاترین زۆرترین مەسروفاتت کە لەو مانگای کە پارەکەت پێ زۆرترین ئەی بە چ شتێک بەخوا لە سای هەفتای پێنجی بۆ خواردن چ خواردنێک خواردنی چۆر و خۆش و بەلەزەت و ینی ئامادەی تا چەندێک پارە بدەی بە خواردن ئایم بڕەکەی تا چەندێ بێ ئامادەی پێ خۆش بێ ئاسی دەوێت ئینسان کە ئیشەکە بۆ ئەو ئیشەکە بۆ خواردنی خۆش طبعاً جلوشتیش خۆشە جلی جوان خۆشە بۆ ئینسان کە پاکوتەمیز بێت جلی جوان بەکار بێنە جلی جوان کڕێ بەس خەڵکی سلێمانی بەعام حەزیان لە خواردنی بەلەزەتە ئیسا بەنسبەت ئێمە ئیشەکەمان لە ناو بازارە ئێمە خۆمان بەقاڵی نەوسنین ئێمە کە بەیانی هەڵەسین لەگەڵ مەلابانگانە هیوایەتمان خواردنی ئەمە باوەڕ دەبێت بەیانیان زوو جێوە لە علۆ نانەخۆم لە علۆ کەشتەکڕم دوای ڕۆم ماڵۆ نانەخۆم کە لە ماڵ و نهاتومە دەدەوە ماڵ و کێشەی و ماڵ ئێوارە خواردنی خۆش دروستکە لەبەری نەوسنیە هەموو حەزمان لە نەوسنیە زیاتر پیاوان دێن بابەتە جوانکاریەکانەکردن یان ژنان وڵا هەردووکەتێن بۆ چ شتێک چی زیاتر یعنی هەدیەت دەبن ژ بۆ خوا دەبن ژ بۆ دایکی خوا دەبن ژ بۆ دەرگیستی خوا دەبن ینی هەموو هەر شتە دەبن تۆ لە ڕۆژ ئاواوە هاتووی لەوێ خەڵک زیاتر گرنگی بەم بابەتانایە یان هەرێمی کوردستان وڵا هەردوو دەرەیەکردین هەیە ئەوڵ دەرەژم هەنگ پڕە ینی چونکە ڕۆژ ئاوا شار هەیە ملەتە شتە ضروری دکردن ینی بە چەنە نرخیان چۆنە والله فرق هي يعني 8000 دست بيدك حتى 15000 چونك زيو هي مثلا أف زيوا شغل خبره زيو هي شغل خاص فكا اشتا زيو شغل خبر ده أو يعني مثلا 15000 16000 14000 غرامي پیاوان معاملة زياتر كان يان جنان والله حسب كم تربوم دابني حسب جن فردكن السلام عليكم. ماشي أحواله تندرستيت بعمل توم مناقشة كين لقال يكا استا اگر لي روبرين بو هفالان بچنا ما بي والله له هفالان حسب سائق تاكسي حسب استو وسلا بس هزار دسم سي وساره بس زور كم ينشكو هفالان بالقران راسك ما بس كاك عالم مش فقير هنيتي هنا ابونا خرچی شيء بزاروي كابرا يدري بارم بين يدرم زور احتياج زور احتياج اسايا بالراستي سائق تاكسي مريز من هم سائق تاكسي كان هي باش دا خرابي ذا نوعي كدايا ام عقل كابرا عيني كابرا هبونا نبونا مشكله كنا من قرقني كابرا بعد وسط سيسد يكري او زور احتياج بس هي كابرا تبعاتك وهاي لقى تاكسيات تبعاتي وتبعات عزلي معمل بكاتن او تشكو هزار سنيه هزار مقصن على انا هزار مقصن طول عن لو انا بمسكم لو كري مقصن لخسي سنيه بس هي حربي خوش معملكي بكاتن
پێتان ناخۆش نیە مامەلتان لەگەڵ قورآن دەزاران ناخۆشان دەزاران ژنەکە زیاتر معاملەی دەکەن ئەزەلامیشی معاملەی دەکەن والله زەلامێ زاروێ دەرێ کاکە بە 3:15 کاکە دەرەوە ڕوبع چییە ئەدەنێ وڵە تەبیعەتم وایە دەرم زۆر احتیاجی ئاسایی چ لە گۆڕینیە بانمونە بڵین جانتایەکی ماستەر کۆپی یەکێک لە بڕاندەکان بەشی چەند ساڵە کات ئەگەر ئافرەتێ بەکاری بێنێ وڵی تقریبا زیاتر لە 4 سال 5 سال زیاتر ئەو بێ ئۆرجیناڵەکە بێ ئۆرجیناڵەکە بێ زیاتر نەجلدی تێک دەچێت نەجلدی لۆز دەگرێت ئافرەتان زۆر جارڵن ئافرەتان زیاتر پارە بە فیڕۆیان وایە ئافرەت کە دێتە ئێرە چەند جارێک دێتەوە لە مانگێکە ئافرەت معاملە ناکە ینی فێرێ نیە پاشتەکە دەکڕێ ئەجە هەبای هەرچ نرخێک بێ بەس تەنها ئەو شتە بێ کە بەخواسی دڵیەوە مەسەن لە جانتامان هەیە بە بڕاندی لیزڤیتۆن دەچێت یان بە بڕاندی پێ دەچێت تەنها بەوی دەچێت بەز ئەو بڕاندنی تا چەندی پێیان بەنزیکەی تا چەند تا لێرە سعرەکانمان دیاری کراوە ینی چ لە 45 ئەو دەور باشیان ساڕەکەی لە چاوەی گلەی نیە لە سعرەکان لە کوالیتەکەی کوالەتەکەشی زۆر باشە نرخەکەشی گونجاوە ئەو هەسە دامرکێنێتەوە کە بۆ ئافرەتێک حەزی لە شتێکی بڕاند بێ وڵی تا حدێک بەس خەڵک زیاتر ناڵم بە دوای بڕان دەگەڕێت ئەگەر موچە خۆری یان کاسبی یان لەکەت تایبەت کارەکەی تو سەرەکەی لە کۆتای مانگدا موچەکەت بەشناکە بۆی کە بزانی موچەکەت بەڕاستی کەمە و بەشناکە یاخۆت کێشەکە لە شێوازی خەرجکردن تا دەبێت تێبینی سێشت بکەیت یەکەم ئایا بەڕاستی پلانێکی دارایی وردی ڕۆژانە و هەفتانە و مانگانت هەیە دەزانی چی دەکرد و چی ناکڕی دووەم ئایا ئەو شتانەی کە دەیکڕی لە پێناو حەزی خۆتا یاخود پێداویستین یاخود تەنها لەبەر ئەوەیە نیشانی خەڵکی بدەیت کە تۆ لە چیدا سەرکەوتویت پارەکانت بەشتی زۆر گرانبەها دەکرێت و خۆت دەنوێنی یاخود خەرجیە بچووکەکانت کە ڕۆژانە بەکاریان دێنی حساباتێکی لەگەڵاکەیت و بزانی لە خەرجیە وردەکاندا چی دەکەیت ئەمە ئەبێت بەو بنەمایی کە ئەگەرم سێ خاڵەتە واتە تۆ موچەکەت کەم نییە بەڵکو و پلانی داراییەکەت ڕێکوپێک نییە. لە کاتی کڕینیت کەلوپەلێک تێبینی دووشت بکە یەکەم داشکانەکان ئەبێ زۆر دڵنیابی تۆ بزانانی ئەم داشکاندانە تەنها بۆ سەرنجڕاکێشانن و نرخە ڕاستەقینەکەی لە ڕاستیدا چەندە توانین لە ئینتەرنێت بگەڕێ یاخود بەپێی ئەو ئەزمموی کە پێشتر لەو شوێنە کڕیبێت چکە یەکێک لە گەورەترین تەڵەکان بۆ ڕاکێشانی کڕیار ئەو داشکانە مەزنانەیە کە پیشانیان دووەمیش هەندێک جار کە تۆ کاڵایەکە کڕی ئەبێ بزانی کە تۆ پارە ئەدەی بە بەهاکەی یان بە جوانیەکەی یان بە کوالەتەکەیان بە چ شتێک یانە و نرخی لەسەر چ شتێدانرا ئەگەر نابۆنە تۆ خێ بکەی بە هەر شتێکەوە ئەتوانی لە قاپێکی بچووکە دایبنیەوە ئەشتوانی لەبرو ئەگەر حەز لە گرنگی پێدان و جوانیمی خوێدانێکی ئاوا بچووک بکڕی چەندی پێدەی بم خوێدانە نرخەکەی 9250 دینارە لەوانەیە بۆ من زۆر بێ بۆ کەسێکی تر تەنها ئەمە بەهایەکی جوانی هەبێت لەسەر سفرەکە و نرخەکەی ئاسایی بێت. بەپێی داتاکانی بانکی ناوەندی عێراق نزیرە 17 هاوڵاتیان کارتی بانقی بەکار نایەن و مامەڵەکانیان لە ڕێگەی بانکەوە ئەنجام نادەن ئەمەش مانای وایە کە پارەکانیان لە ژێر سەرین و لەنێو قاسەدا لە ماڵەوە هەڵدەگرن هەر پارەیەکیش لە دەروی سیستەمی بانکی بێت ئەوە بەکارهێنانی لەوەبەرهێنان و لە پلانی داراییدا سست و سنووردار دەکات. پلانەدارایەکانمان زۆر کورتخایەن و زۆر جار تەنها بەشی خودی مانگەکان چەند هەفتەیەک دەکات و بە وردی کللتوری نووسینی خەرجی و داهاتمان نییە هەر بۆی لە کۆتایی مانگدا سەیری گیرفانمانەکەین و ئەڵین باش پارەکەمانیاوە بەچی لە بیرمان چۆکە ئێمە ڕۆژانە بە بڕێکی کەم کەم لە ڕێگەی کڕینی شتەوە پارێکی زۆر لە گیرفانمان ڕاکێشراوە. ئەتاکان ئەڵێن تاکێکی کۆمەلگان نزیکی لە 24 داهاتەکەی ئەدات بە ئینتەرنێت و کافتریا و کۆمەڵە شتی بچوو کە دواتر
لی دیار نایەت و کەمتر لە 30 بەکارهێنێت بۆ کڕینی خۆراک و پێداویستیەکان واتە پێداویستی خۆراکی کەم بوونەتەوە پێداویستە دیجیتاڵەکان یان خۆت ئەو پێداویستیانەی کە بۆ چاوی خەڵکن بۆ ئەوی کە وێنەیان بگرن و لە ستۆرەکانی خۆیان بڵاویکەن و یان خۆت پێشانی خەڵکی بدەن بە ڕێژەیەکی ئێجگار بەنسبەتەوە. زۆرترین پرسیاری خەڵک ئەمێ بۆچی موچەکەم بەشم ناکات لەبەرەوەی کە دووشت نییە دووشت غیابە لە ژیانی دارایی و لە ژیانی باڵین چۆنیتی بەکارهێنانی پارەدا یەکەم داڕشتنی بودجە هەر خێزانێک یاخۆ هەر تاکێک پێویستی بە داڕشتنی بودجە هەیە لە داڕشتنی بودجە تێچوونەکان دیارە و داهاتەکانیش دیارە چۆن توانی باڵانسێ دروستکەی چۆن توانی جۆرێک لە هاوسەنگی دروستکەی لە نێوان داهاتەکە تۆ تێچوەکاندا خاڵی دووەمەوەیە تو پلانی داراییش دەبێ هەبێ لەگەڵەوە واتە پلانی بودجەت هەبێ بۆ ڕۆژانت بۆ هەفتانت بۆ مانگانت بۆ ساڵانت پلانێکی داراییش هەبێ بۆ بەرهێنانی دارایی لە هەمان کاتە باشە سەگە خێزانێکی کوردمان هەبێ موچەکەی 900,000 دینار بێ ئەم کەسە چۆن پلانەکە دانێت هیچ سیستەمێکی جیهانی هەیە یان گۆڕانکاری هەیە لە هەرێمی کوردستانە بە پێی موچەکەم چۆن بتوانم پلانێکی دارایی نەتووشی قەرز بم مەسەڵەن کرێکیش بم کرێکەشم بدەم و پێداویستیەکانیشم و بێبەشیش نەبم لەو چێژە خۆشیانەی کە تاکێک پێویست بێت پرسیارێکی 1 میلیۆن دلارەوە زۆر قورسە هەنجار تۆ گەر پارێکی کەمت هەبێ بەڕاستی بتوانانی بیر لە ئەوەی کە پارەکەت زۆر کەمە لە پلانی دارایی بیر لەواکەیتەوە چۆن پارەکان زیادی بکەیت و داهاتەکان زیاد بکەیت لە هەمان کاردا چۆن ئەو تێچوەکانت بۆ تێچوە زەروری و پێویستەکان بەڕاستی بەکاربێنی لە 900,000 یان لەو 1 میلیۆنە یان 2 میلیۆنە لەبەرەوە هەرچی پارەت هەبێت دگەنی 900,000 بیان 800,000 ئەگەر بودجەت هەبێ تۆ هەر بیر لە پاشەکۆتێک بکەیتەوە لەبەرەوەی کە تۆ هەندێک جار پاشەکۆت بەس بۆ بەرهێنان نییە تۆ بۆ ڕۆژی وەکۆڵێ ڕۆژی سەختی و قورسیەکانە یان ڕۆژی نەبوونە ئەبێت تۆ لانی کەم تۆزی پارەت هە پاشکۆت بکەیت بۆ ئەو کاتێک کە بەڕاستی پێویستیتە وەکو تەواری و ئیمرجنسیە یان زۆر پێویستە ئەگەر لە سەد 10 بووە لە 5 بووە بە جۆرێک جۆرەکانی پاشکۆ باش ئەگەر ملیۆنێک 2 میلیۆن 3 میلیۆنیشی هەبێ بە چه یاسایەک ئەو یاسایکە بۆ باس کردم یاسای 20 30 50 ئەمە چۆن بتوانن بەکاری ئاسایی کە لە ساحەتا هەشتای کۆمەلگا پێگەێنێت ئەمانە بەگشتی توان لە یاسایك بەناو یاسایی 20 50 بەکاربێنن 20 50 چۆنە لە 20 هەموو داهاتەیە هەتا بۆ نمونای میلیۆنە دۆلارت هەیە ملیۆنە دینار تۆ بڵێ میلیۆنی دینارت هەیە لەو میلیۆنی دینارە 200,000 تۆ پاشکەوتی بکە ئەو سابستەکەیەتی پاشەکەوت لە ساسیەکەشی بۆ تەرفیهاتە بۆ سەفرەیە بۆ ئیشی خۆشی و شاوی خۆتۆ خێزانەکەتە ئەوە بەکارین لە ساسیەکەی لە 50 دانە بۆ هەموو ئەو ئیشە زەروریات و پێداویستەکانی ژیانێت خواردنە ئەگەر ئیشیکی با بڵین سەیدەلیت هەبێت باش قەرز خراپە یان باشە چ قەرزێک باشە چ قەرزێک خراپە بۆ نمونە قەرزێک بۆ خانووە بۆ عقاراتە بۆ خانوبەرەیە بەگشتی قەرزێکی زۆر باشە بەڵام تۆ قەرزێک بگەی بۆی کە کاڵایەک بکڕی دوای نتوانی قەرزەکە بدەیتەوە ئەمە زۆر خراپە ئەتا قەرز بۆ وەبەرهێنان باشە قەرز بۆ ئیستیهلاک و بەکارهێنان باش نییە بەعام چ شتێک بە هۆکارە زانی بووی کە زۆرترین پارەیان سەرفەکرێ و کەمترین سوودی هەیە بە هەڵبەتێکی زۆر بچووکی ئابووریمان هەیە ئەڵێ هەموو خەڵکێک بە تایبەت لە سانەوە نوێی خەڵک ژیرانە بیرەکەنەوە ئازانن چ بکەن چۆن پارە بکاربێنن چۆن بچ شێوازێک بەڵام لە هەمان کاتە تۆ بێ کۆمەلگایەکەت ژینگەیەکی گونجاو دروستکە بۆی کە تۆ ئەگەر پارێ زیادت هەیە ئەگەر پاشکەوتت هەیە چۆن بەرهێنان بکەی سیستەمکی بانکی ڕێکوپێکت هەبێ بۆی کە بەرهێنان بکەی یا قەرز وەربگری بۆ پرۆژەکانت پرۆژە بچووکە پرۆژە گەورەیە مام ناوەندە هەرچی هەیە ئەبێ هەبێ لە کوردستان و لە هەر وڵاتێک هەموو وڵاتانی جیهان بەهۆی سیستەمە دارایی و بازارە داراییەکانیان و سیستەمی بانکی پێشکەوتون بەبێ ئەوانە پێشکەوتن دروست نابێ و پارەکانی ئێمە یاخود ئەچێت ژێر بەتانیەکانەوە یان باڵین ئاوێ بات یاخود فێڵکردن هەیە لە هەنجار کۆتاییدا ئێمە بە تەنها پێویستمان بە پلانی کار نییە بەڵکو پێویستمان بە هۆشیاری داراییە بۆی کە شتێک بکڕین پێویست ناکە بەراوردی خۆمان و خەڵکی دیکە بکەین بەڵکو پێویستمان بەوە سێری گیرفانی خۆمان بکەین و سێری بارودۆخی ژیانی خۆمان بکەین زانانی ئاخۆم شتە پێویستیە یاخود هۆکارە دەرونیەکانی دیکەوەمان لێ دەکات و تاڵمان پێوە دەنێت واهست بکەین کە پێویستەکە ئەم شتەمان هەبێت بەرنامەی کورسی خەڵکمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی دیکە و تەورێکی دیکە خواتان لەگەڵ بێت.